زەختی چاو بۆچی گرنگە و چۆن ئەگیرێت و لە شتەمەنێکا پێویست دەست پێ بەگرێت؟ بەڵێ زەختی چاویەکێکە لەو نەخۆشانەی کە سایلنت کیلەرە بۆ ئاسابی چاوەکەمان بۆ دەماری چاوەکەمان بە بێدەنگی کوژێت بە بێدەنگی ئەیکوژێت ئەگەر ئێمە هاتوو پێمان نەزانی و تەسیرێکی واژ ناکاتە سەر بینین تاکو ئەگاتە ئەدڤانس ستیج تاکو ئەگاتە قۆناغی کۆتایی ئەو وەختە سەیرەکەی نەخۆشەکە ئەبێ بە تەنەڵ ڤیژن یعنی وەکو وایە کە لە کونێکی بچووکەوە سەیری دەوروبەر بکە يعني دەوروبەری نابینە ڕەش هەبێتەوانێ ئەمە ئەگاتە باش یعنی ئەگەر ئەمە ئاسانی بکەمەوە دکتۆر مەسەلەن دەباتەوەی کە ئاوا بەم شێ ببینی ئاوا بەم شێوەیە بینێت بەڵێ بزەبەت باشە بەڵێ بەزەوە لە قۆناغە کۆتاییەکە قۆناغە کۆتاییە کە گەشتیش ئەو قۆناغە کۆتاییانە ناتوانانی هیچ شتێکی بۆ بکەیت لەبەرەوەی دەمارەخانەکان کە لە دەماری چاوایە کە ڕێکی چاوەکەیە کە ئەساسی چاوەکەیە ئەو تحلیلی ئەو ڕسمانە ئەو ڕووناکیانە کاکەیەتە سەر چاومان بە لەگەڵ شەبەکیا و تحلیلێکا و بەهۆی دەمارۆ ئەنێرێ بۆ برین ئەنێرێ بۆ مێشکی بۆ عفو بۆ مێشک لە مێشکەوە بۆ مانێتەوە ئێمە ئەتوانین ڕسمەکان ببینین یعنی ئەگەر دەماری چاو نەبێ ئێمە ناتوانین ئەو پرۆسەیە ببینین یعنی شتەکان بە باشی نابین لەبەرەوە ئەگەر هاتوو هەموو ڕۆژێ چەندەها بە ملیۆنەها خانەی لێ بمرێ سێرەکەی لە فترەیەکی کەمە ئەم دەماری چاوە ئەمرێت و بینین مانکزە بێت و ناتوانین یعنی ئەبێتە هۆی نابینن.